بو ماوەی 14 مانگیە ئەنجومەنی دادوەری و حکوومەتی هەرێمی کوردستان بە هەموو شێوەیەک شەڕی دەرونی و شەڕی نەفسی لەگەڵ خانەوادەکانمان دەکات لەگەڵ کەسوکارەکانمان دەکات لەنەوە ئاسایشی گشتیدا ئیدی هەڵوێستیەوە ڕادەگەینین یعنی ئێمە بەردەم دادگا بەر نادەین بەردەم دەرگای دادوەری ئەم دادگای تاوانی دوی هەولێر بەر نادەین تاوەکو ئەو کاتەی کەیسەکەی چالاکوانان و ڕۆژنامەوانانی بادینان یەکلایی دەکرێتەوە ئێمە یعنی ئەمە ڕادەگەیەنین کە دەبێ کەسی ئەم چالاکوانانە یەکلایی بکرێتەوە ئەگەر سەرۆکی هەرێمی کوردستان بەڕاستی لە خەمی خەڵکی هەرێمی کوردستاندا با بفەرمووی لە دادگا ئامادە بێ ئەگەر سەرۆکی پەرلەمانی هەرێمی کوردستان بەڕاستی لە خەمی خەڵکی هەرێمی کوردستاندایە نەوەکو لە پەرلەمان بەتەنیا شوقە و ڤێلە و شت یانی دابەش بکەن با بفەرموون لەم بەناو دادگایە با ئامادە بێ با حقیقەتەکان بە چاوی خۆیان ببینن کاکە ئێمە مانگرتن دەکەین لێرە دەمێنینەوە تاوەکو ئەو کاتەی چارەنووسی کەسوکارەکانمان دیاری دەکرێت ئەو کەسانەی لە ناو زیندانی گوازراینەوە بۆ زیندانەوەی بە 6 ساڵ حکم دراون دەبێ سەرۆکی هەرێمی کوردستان ئەفوویەک بۆ ئەم کەسانە دەربکە لە نزیکترین کاتدا چونکە ئیدی تەواو ژیانی ئێمە فەوتە سوپاسی هەموو خەڵکی هەرێمی کوردستانیش دەکەین کە لە هەموو شار و شارۆچکەکان ئێستا لەگەڵمانن و هاوکارانمانن بۆ ئەم کەمپینە لە ڕانیە لە سلەیمانی لە حەلەبجە لە هەموو شوێنێک لێرە شێمە لە سەیسادق لە ئەوروپا لە بریتانیا لە ئەڵمانیا لە هەموو شوێنێک هاوکارمانن هیوادارین لە خەڵکی هەرێمی کوردستان و سەرۆکاتی پەرلەمانی هەرێمی کوردستان ئەگەر بەجددی لە خەمی خەڵکی هەرێمی کوردستانە بابێ لێرە لە بەردەم دادگای تاوانی دوی هەولێر لەگەڵمان ئامادە بێ و پشگیری ئێمە بکات پشگیری ئەو کەمپینە بکاتەوەکو کەیسی ئەو ڕاگیراوانە تەواو دەبێ و ئەو زیندانیانە یعنی عەفوویەکیان بوو دەردەکرێت لەلایەن سەرۆکی هەرێمی کوردستانەوە دەستپێکی جێ خوڕێک بادینە شێرن لە زیندانی هەولێرن لاوێ بادینە شێرن لە زیندانی هەولێرن لاوێ بادینە شێرن لە زیندانی هەولێرن لاوێ بادینە شێرن لە زیندانی هەولێرن دەستپێکی سپاس بۆ مدیری هەمیە بۆ پەرلەمانتارە بۆ برەدارە بۆ هەواڵە خرەکە بس بو ما 14 مانگای هر دادگاه پاشت خن اصلا نزانم یعنی صدام او دیکتاتور بو 5000 کو شهید کردن 10000 انفالی نزا چه محکمه و 6 حیوا سالگه صافی بو اصلا نزانم وا کسا چکریه او دادگاه ولا کاری خود رز بکرد خلاص بس ام هر روز دوی کتین حتی ویری خودی نگس بایا سار برای که من برای که دی چالک وانه که دی حواله که دی دعمی قلبی سبب چیه یعنی بو چی بريكا ديره هاد نو تشونه بس يدين خلاص يعني هذا تشي تايم رعادته تزاني تشكل فيريجي هاي المل قصك ديو تايبات بو برلمانت بو برلمانت كردستاني بگفت که مل بادینا چه پارلمان کردستانه هنه هگه چه نم سر 20 دانه هفتش و هشتش و کنمونه دوسکی نمی خودم کاری بکری یک پارلمانتار توار من هاتیه فراکسیون همه چون شمی فراکسیون ها ایک همه چون خلاص بسه هم حس که این دامه و پارلمانتار همی سروک انجمن سروک حریم همی توار همه بهن هم حس که هیوید که ما دوای های باب خلاص گشت سر هستی درش بو خیر هاتن سرچوبان ابروکه او متشینن صباحی سر صندوق هم دواب طلا خویشینی خرکا دیب طلا خویشینی اگر خود حس کرد ابروکه او ما بشینن صباحی دوران هم جدوانشینی او چه دینی نه